تایبەتمەندی و معجزەیەکی پێغەمبەری پێشەوامان محەممەد صلی الله عليه وسلم بەویستی خوددا توانیوێتی پشتەوەی خۆی ببینێت سێبەری نەبووە هەرگیز مێش و مەگەز بە خۆی و خواردنیەوە نەنیشتۆتەوە بە ناوک بڕاوی و سنەتکراوی لەدایک بووە لەگەڵ هەر کەسێک وەستا بێت باڵای لەو بەرزتر بووە لە هەر مەجلیسێکا دابنیشتایە لەناو هەمویانە گەورەتر و بەشکۆتر دەرەکەوت لەگەڵ هەر کەس ڕاوەستایە ڕوخساری لەو جوانتر بوو هیچ پاڵەوان و زۆرانبازێک نەیانتوانیوە پشتی بدەن لە زەوی وەکو معجزەیەک خوددا ئاوی لە نێو پەنجەکانیەوە هەڵقوڵاندووە هەتا هەموو سوپاکەی تێر ئاویان خواردوێتەوە دوعای بەسەر هەر خواردنێکی کەما کردبێت هەزاران کەس لێیان خواردووە ئەو شەوەی حەزرەت لەدایکە بێت 14 پارچە لە تاقی کیسرا لەتەبن ئاگری مەجووسەکان کە هەزاران ساڵ بوو هەڵکرا بوو ئەو شەوە کوژایەوە هەر ئەو شەوە هەندێک لە بتەکانی ناو کەعبە وەک ئەوەی بوومەلەرزەیەک ڕوویدابێ بەسەریەکە ئەکەون و تێکەشکێن ئەو شەوە دەرگای ئاسمان لەسەر شەیتان و جنۆکەکان داخرا سحر و فاڵی کاهینەکان هەمووی پوچەڵ بوونەوە معجزەی ئیسرا و میعراج معجزەی لەتبوونی مانگ بە ئاماژەی پەنجەی مبارەکی هەواڵ پێدان و ڕاگەیاندنی چەند بابەتێکی غەیبی کە دواتر ڕوویان داوە گریانی ئەو دارخورمایە بۆی کەوتاری لەسەردات کاتێک جێی هێشت سەلامکردنی بەرد لێی کاتێک لە مەککە بوو چاکبوونەوەی نەخۆش لەسەر